بزانین بەڕێوەبەتی کاروباری هەولێر لەبارەی گەشتیاری و چیان کردووە ئێمە میوانداری بەڕێز شوان ڕەحمانمان کردووە کە خۆی بەڕێوەبەری کاروباری هونەریە لە بەڕێوەبەتی گەشتگوزاری هەولێر و لە ستۆدیۆ میوانی منە بەڕێز شوان بەخێر هاتی ئەم کاتت باش چاوەڕێکم گەشتیارێکی زۆر بێت بۆ ئەوە چی تا کردووە ئێمە سەرەتا سوپاس بۆ بەڕێستان ئێمە وەکو بەڕێوەبەتی گەشتگوزاری هەولێر ئامادەکاری تاوامان کردووە لەسەر پێکهێنانی چەندین میزان بۆ هاتنی گەشتیاران زیاتر لە چاری جانوان دروست کردووە کە دویان لە بازرگانن دووشان لە ناو شاری هەولێرن بۆ هەم پێشوازیکردن لە گەشتیاران و هەم لە کەم کوڕەکانی گەشتیاران و هەم ئەو گرفتانەی کە تووشان دەبێت تاکو بتوانین بە شێوەیەکی سەرەوەی باشە ئەو گەشتیارانە کێن زیاتر ڕوو لە ناوەندی هەولێرەکەن یا شوێنە ناوچە گەشتیارەکانی دەوروبەریش خۆی گەشتیارەکان کە دێن سەرەتا دێنە ناو شاری پاشان ڕوو لە شوێنە گەشتیارەکانی کەواتە مانەوەی گەشتیار لە هەولێر گرنگە بە تایبەت شەومانەوەی گەشتیار خۆی دیاریەکرێت ئێوە لەو ڕۆچیتان کردو هەموو هۆتێلەکان ئامادە کراوە ڕێبەرتان ئێمە وەکو بەڕێوەبەتی گەشتگوزاری هەولێر ئامادەکاری تەواومان کردووە لە سەرجەم هۆتێل و ڕێستۆرانتەکان کە ڕۆژانی جەژن بکرێنەوە بۆی بتوانن گەشتیاران هەم جەمی خواردنیان لێ ئەم کاتێکی خۆش تێدا بەسەر باشە نرخەکان نرخەکان خۆی لە هەموو دنیا نرخی گران بەڵام ئێمە شتێکی وامان کردووە هەم ئەو گەشتیارێکە کەم دەرامەت هەم ئەو گەشتیارەشی کە بڵێن لانی ئابووری سەتا تەوازنێک ڕابن بتوانین لە هەموو هەر شوێنێک بێ کاتێکی خۆش بەسەر نرخەوە ینی نرخەکە ئەوەنە بەرز نەکراوەتەوە کە بکرێتە قۆرەخکاری ناخۆی لە هەموو جیهان شوێن هەیە تایبەتە شوێنیشەیە ڕاستە باشە گەشتیار هەیە بێجگە لە شوێنەکە لە بەرەوەی جەژنە نرخەکە زیاتر بکرێت ئێمە لە هەرێمی کوردستان میزانەکانمان وەکو هەولێر وەکو بەڕێوەبەتی گەشتگوزاری هەولێر میزانەکانمان لە سەرجەم شوێنەکان بە دواداچوون ئێمە قبوڵیۆمانی هیچ نرخێک بەرز بکرێتەوە لەبەرەوەی هەر شوێنێکی بزانین کە نرخەکەی بەرزەیان گیر و گرفتێک لە گەشتیار یان لە خاوەن شوێنەکەدا هەیە ئێمە دەست بەجێ بۆیان چارەسەر دەکەین دەگەینە شوێن باشە کاک شۆن مەبەستە پرسیارێ بکەم جگە لە گەشتیاری ناوەڕاست و خواری عێراق گەشتیاری بیانی چاوەڕێکرێ بێت بەڵێ بە تاکید ئێمە گەشتیاری بیانیشمان هەیە سەردانی ئێمەیان کردووە هەندێک گەشتیاری یۆنانیش لێرەنا سەردانی شوێنە گەشتیارەکان دەکەن سەردانی ئەو شوێنانە دەکەن کە ڕەتیان بە هەندێک مەسایلی خۆیانەوە هەیە وەکو مەقسەد قەڵای هەولێر کە قەڵایەکی دێرینە و ناوی لە نزیکۆیە کە هەولێری پێناسرا دەتوانین بڵێن هەرێمی کوردستان پێناسرا وەکو هەموو شوێنەکانی شوێنی گەشتیاری ئێمە هەموو شتە کات بەسەر بەدنیە شوێنی گەشتیاری مان هەیە قەڵای هەولێر ئەو شوێنە جوان و باشانی کە تایەتی مۆزەخانەکە هەموو یەکرێتەوە ڕۆژانی جەژن ئەوە زۆر باشە چونکە جەژنان ساڵانی ڕابردوو ئەچوویت هەر شوێنە جاخرا بوو بەڵام ئێستا کراوێ لەسەر ڕاستپاردەی بەڕێز بەڕێوەبەری گشتی گەشتگوزاری هەولێریش داوامان کردووە سەرجەم ئەو شوێنانە کە پێشتر بە مەودایەکی دەتوانین بڵێن کاتێکی زوو قەپات دەکرا ئێستا مەودای ساعتمان بۆ درێژ بکرێتە لەبەرەوەی تاکو بتوانین گەشتیاران کە سەردانی هەولێر دەکەن بتوانن کاتێکی خۆش بەسەر بەرن لە کەش و هەوایەکی ئارام کاک شوان من مەبەستمە بە ژمارە قسە بکەین خۆ دەزانی ئەمە هەواڵە ئابوووریەکان پێویستم بە ئامارە هیچ ڕێژەیەکی بەرایی هەبێ ئەمڕۆ کە بزانن چەندێک بە نزیکی هاتووە تاریخی کوردستان ئێمە بە نزیکەی ڕۆژانە لێک نادەین بەڵام پێشبینی دەکەین لە ڕۆژانی جەژن زیاتر لە 100,000 گەشتیار سەردانی یعنی ئێستا ئەوەی هاتووە بێگومان ڕۆژە پێش جەژنە بۆ سبەی یا دووسبەی ئەوانی ژێن بەڵام ئەمڕۆ شتێکی وا هەیە کە بزانن نزیکەی چەندێک هاتووە ئەوڕۆ نزیکەی بە 4 دەزانین چەندە بەڵام پێتەڵێم یعنی لە 4 ڕۆژ هەتا 4 ڕۆژی جەژن نهاتی لەلایەن بەڕێز بەڕێوەبەری گشتیەوە بڵاو دەکرێتەوە کە ڕێژەوە دەگەشتە هاتێ بەڵام پێشبینی دەکەی سەروی 100,000 گەشتیار سەردانی هەولێر بەڕێز شوان ڕەحمان بەڕێوەبەری کاروباری هونەری لە بەڕێوەبەتی گشتی گەشت و گوزاری هەولێر لەگەڵمان بووی سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ زانیاریانە و ئەو بابەتی کە وتان هەموو ڕێستۆرانت و مۆتێلەکانیش کراوە بە بەڕووی گەشتیارانە ئەمە خەبەرێکی باش سپاس بۆ ئێوە